بارودۆخی ئابووری ئێران پێش شۆڕشی گەلانی ئێران و لە کۆتا ساڵی پاشایەتی محەممەد ڕەزا پەهلەوی تازە سەقامگیر بوو لە گەشەیەکی بێوێنەدا بوو. ماوەی چەند ساڵێک بوو ئاوسانی ئابووری نەمابوو، گرانی لە ناوچوو بوو، هەرزانێکی باش ڕووی لە وڵاتی ئێران کردبوو. بەڵام دوای شۆڕشی گەلانی ئێران و دوا بە دوای شۆڕش هەڵگیرانی ئاگری شەڕی عێراق و درێژخایانی شەڕەکە و لە ناوچوونی بەشێکی زۆر لە ژێرخانی ئابووری ئێران و وێرانەیەکی زۆر کە زۆربەی شارەکانی گرت بوو، بە تایبەت شارەکانی باشووری ئێران کە لە سەدانەوەدی کێڵگەنەوتیەکان لەو ناوچەیەن. سەرباقی هەموو ئەمانش تێکچوونی پەیوەندی سیاسی و ئابووری حکوومەتی تازەی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا، هەروەها کەوتنی ئێران ژێر گەمارۆی ئەمریکا، هەموو ئەمانە هۆکار بوون بۆ دروستبوونی ئاوسانی ئابووری و هێدی گرانی کالا و شتومەک ڕووی لە وڵات کرد. لە 10 ساڵی ڕابردووش بەهۆی کێشەی سیاسی لەسەر بابەتی ئەتۆمی لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا بە تایبەتی ئەمریکا و توندبوونی گەمارۆکانی ئەمریکا، بە تایبەت لەم 3 ساڵی ڕابردوو تا ڕادەیەک دەماری ئابووری ئێرانی گرت بوو کە فرۆشی نەوتی ئەم وڵاتە لە ئێستادا گەیشتۆتە 100 بۆ 200 هزار بەرمیل نەوت لە ڕۆژدا. لە کاتێکدا پێش توندبوونی ئەم گەمارۆیانە ئێران ڕۆژانە 2 بۆ 3 میلیۆن بەرمیل نەوتی دەفرۆشت و بەشێکی زۆری لە ئابووری و بودجەی ساڵانەی وڵاتی پشتی بەداهاتی نەوت بەست بوو. ئەم ساڵ لە دەستپێکی ساڵی نوێی ئێران کە هاوکاتە لەگەڵ یەکەم ڕۆژی نەورۆز و بەداخەوە هاوکاتیش بوو لەگەڵ هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و گیانسپاردنی ڕۆژانەی خەڵک، ئابووری ئەم وڵاتەش کەوتە سەرەوڕێژێکی زۆر خێراتر و بەرەو داڕمانی تەواو. نرخی تمەن بەرامبەر بە دۆلار لە 30,000 تمەن نزیک بۆتەوە و گرانی شتومەک و کالا بە بەراورد بە ساڵی پار لە 300 بۆ 400 بەرز بوونەوە بەخۆ دەبینێت. هەموو ئەمانە جیا لە گرانی ڕۆژ بە ڕۆژی کالا و پێداویستی ڕۆژانەی خەڵکە. کێرونیا 10% 20% دیگه روزه دیگه. گرانیەکان لە 10 بۆ 20 ڕۆژانەیە، واتە ڕۆژانە لە 10 بۆ 20 کالاکانمان گران دەبن. بۆ نمونە کالایەک ئەمڕۆ بە نرخێک دەگات دەسمان، بەیانی بە نرخێکی زیاتر، وەک ڕۆنی کەرە بۆ خواردنی نانی بەیانی. تا چەند ڕۆژ لەمەوبەر بە هەموو گرانیەک 4200 تمەن بوو، دوێنێ بۆمان هات بە 8000 تمەن. یا بۆ نمونە تۆنی ماسیم هەیە 4 جۆرە نرخی لەسرە. لە هەر ڕێکەوتێک کە هاتووە بڕێ نرخی گران بووە. من ئێستا بە چ نرخێک بە خەڵک بیفرۆشم؟ ئەمە تەنیا بەشێک بوو لە گرانی و ئاوسانی ئابووریە کە ڕۆژانە خەڵکی ئێران لەگەڵی ڕوبەڕوو دەبنەوە و بەرۆکی خەڵکی ئێرانی گرتۆ و تەنگی بە خەڵکی ئێران هەڵچنیوە. خەڵک زاڵیان هاتۆ و دەنگیان دەرهاتۆ، چاوەڕوانی ئاوردانەوەیەکی بەرپرسانن لەم هەمۆگرانیە و لەم ئاوسانی ئابووریە و چاوەڕوانیان هەیە کە بەرپرسان چاکسازێکی بنەڕەتی بکەن تا خەڵک لەم نەهامەتیە خەڵاسیان بێ. ئاکۆ شەمسەدینی، گەلی کوردستان، تاران.